ڕێزم ئەگەر پێت خۆشە خەڵکی ڕێز لێ بگرێ، خەڵکی سیقەی پێت بێ و خەڵکی خۆشتی بوێ، پارێزەری نهێنی بە، نهێنیەکانت بپارێزە، نهێنی خەڵکی بپارێزە. زۆر خۆشە ئینسان کاتێ لای کەسێک قسەیە بکە ئەمین بێ 100% لەو ئینسانە. زۆریش ناخۆشە ئینسان قسە لای کەسێک بکە لە دڵە ڕاوکێدا بێ، لە قەلەقیدا بێ، چونکە قسەکەی بۆ باس کردووە، نهێنیکی بۆ باس کردووە. بۆیە ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نهێنیکی پێم وت، شتێکی نهێنی پێم وت. ئەفەرمێت دوای ئەوە سولەیم ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ پێمی وت بۆم باسکە ئەو نهێنیە چییە بۆم باس نەکرد. حتا دایکم خەڵکی تر پێیوتم پێغەمبەری خوا چی فەرمووە صلی الله علیه وسلم، بۆ کەسم باس نەکرد. تەواو ڕۆشتە ناو گۆڕەکەەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ خۆیان بردی. نهێنی پارێز بە خەڵکی سیقەت پێەکە، خەڵکی خۆشتی ئەوێ، لای خەڵکی بەڕێزی. بەڵام ئینسانێک کە نهێنی پارێز نەبوو وتی وەڵا قسە لە دەمی منە بن نابێ، ئامانەت لای من نییە، ئەو کاتە خەڵکی سیقەی پێ ناکات. بۆیە مە شتێکی خراپە کە ئینسان پەنا بەخوای گەورە بەم جۆرە بژی سیقەی نەبێ و ئامانەت پارێز نەبێت. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمی ئەوە خیانەتە، تۆ نهێنی براکەت بەڵاو بکەیتەوە، خیانەتە. چکە سیقەی بە تۆ بۆ تۆ دەچی نهێنەکانی باز دەکەی. وئیذا ئتومینە خانە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی منافق کاتێک کە ئەمانەتی لادانرە خیانەتی لێکات، ئەو قسەیە ئەمانەتە. من قسەیەکم لە دەم دەرچوو بە تۆ موت ناکرێ هەتا مردن من بە دوای تۆ بڵێم ئەو قسە باس مەکە. ئەگەر دوژمنایەتیش دروست بوو، ئەگەر ناحەزیش دروست بوو، ئەگەر کێشەش دروست بوو، تۆ نهێنیەکە بپارێزێت، چونکە ڕۆژێک بووە ئەم مرۆڤە سیقەی بە تۆ بۆم قسەی بۆ تۆ باس کردووە، ئەو سیقەیە لە دەست مەدە. وەڵڵاهی کەسێک نهێنێک لای من باسکە هەزار جوێنم پێ بدا سوێن بەخوا بە نهێنەکە ڕەشەری ناکەم، چکەوە سیفەتی پیاو نییە کە ئینسانە ڕۆژێک بوو سیقەی پێت بوو نهێنیەکت باسکە لای تۆ باس کردووە تۆ بچی باسی کەیت و هەر ڕەشەی لێ بکەی بەو نهێنیە. ئەوە سیفەتی ئینسانی پیاو نییە، مرۆڤایەتیەک، ئەوەی مرۆڤایەتی لە دەستدا بێ ئەو شتانە دەکات. نهێنی بۆ ماس کرۆ سیقەی پێم بووە منیش دەیپارێزم، بەڵام ئیتر هەر کێشەیترمانەی پەیوەندی بە نهێنیەکەوە نییە. بۆیە با ئینشاءڵڵا ئەگەر پێمان خۆشە خەڵکی خۆشمانی بێ و ڕێزمان لێ بگرێ، با دەمی خۆمان بگرین و نهێنی خەڵکی بپارێزین، ئەو کاتە سەرکەوتوو دەبین بە ئیزنی خوا.